بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە داهاتەکانی بەرەستی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەکەین و بە بەڵگەدەی سلمێنی کە حکوومەت زیاتر لە خەرجی موچە پارەی لە بەردەستە بەڵام بانقەست دابشکردنی موچەی ڕاگرتووە. بەڵێ ئەگە سەرەتا لە داهاتەکان دەست پێ بکەین داهاتی بەردەست داهاتی ناوخۆی سێمانگی کۆتایی 2023 هەیە کە مانگانە داهاتی ناوخۆ 320 میلیارد دینارە لە کۆتایی ساڵی 2023 سێمانگی کۆتایی ئەوان موچەیان خەرج نەکردووە سێ موچەی کۆتایی 2023یان خوارد کە داهاتی ناوخۆی سێمانگی 2023 سێمانگی کۆتایی بە 960 میلیارد دینار دەخەمڵێنرێت. هەروە داهاتی ناوخۆی مانگی دووش بەردەستە کەویش 320 میلیارد دینارە و هاوکاری هاوپەیمانانی شێ مانگانە 22 میلیارد دینارە واتە ئێستا زیاتر بەس بە داهاتی ناوخۆ زیاتر لەگەڵ هاوکاری هاوپەیمانان زیاتر لە 1 تریلیۆن و 300 میلیاریان لە بەردەستە. بەڵێ بینە سەر پارەی داهاتەکانی دیکە پارەی هاتوو لە بەغدا هەیە کە لەو ڕۆژانەدا گەیشتووە بڕی 560 میلیار و 782 میلیارد دینار لە بەغداوە گەیشتووە و داهاتی ناوخۆی 4 مانگ سێمانگی کۆتایی 2023 لەگەڵ مانگی دوو 1 تریلیۆن و 280 میلیارد دینارە. کۆی گشتی ئەو پارەی کە حکوومەتی ماوە بەسەرچوو لە بەردەستیدایە 1 تریلیۆن و 840 میلیارد دینارە. ئەگەر واشی دابنین بەشێکی بۆ خەرجی فەرمانەکانی حکوومەت دابنێ ئەگەر 500 میلیاریشی لەو بڕە دابنین بۆ خەرجی فەرمانەکانی حکوومەت کە خەرج کرابێ لانی کەم تریلیۆنێک و 500 میلیاریان بۆ ماوەتەوە. بەڵام خەرجی موچە ئێستا مانگانە بە قسەی خۆیان هەرچەندەوەش گومانی لەسرە ئەوەندە بڕەکەی کە هەڵکشاوە 949 میلیارد دینارە واتە لە هەموو حاڵەتێکدا ئێستا ئەو داهاتەی کە هەیان بووە بە پارەکەی بەغدا و بە داهاتی ناوخۆی سێمانگی کۆتایی 2023 و لەگەڵ داهاتی ناوخۆی مانگی دوو زیاترە لە خەرجی موچە بەڵام دابەشی ناکەن و تێبینێکی دیکەش هەیە ئەوەی کە پارەی لە بەغداوە هاتووە 560 میلیارد دینارە کە ئێستا بازەوەکەن کە کورتێنانی هەیە لە کاتێکە بەپێی راپۆرتی دیلۆید لە سێمانگی یەکەمی 2023 بەر لەوەی کە نەوت ڕابیگیرێ مانگانە ئەوەی کە بۆ حکوومەت گەڕاوەتەوە بۆ موچە خەرج کراوە 445 میلیارد لە داهاتی نەوت گەڕاوەتەوە لە سێمانگی یەکەم کە ئەو کاتە پارەکەش لە بەغداوەنا لەگەڵ داهاتی ناوخۆ تاواکاری بۆ کراوە واتە ئەو کاتە مانگانە لە نەوت 445 میلیارد گەڕاوەتەوە ئێستا بەغدا 560 میلیاری نردووە بۆچی ئەو کاتە بەشی دەکرد لە داهاتی ناوخۆ تاواکاری بکرێ بۆ ئێستا بەشی ناکرێت. دیارە ئێستا داهاتی بەردەستیان زیاترە لە خەرجی موچە. ئەمە جگەلەوەی کە ئێمە داهاتی فرۆشتنە و تشمان بەتەنکەر هەژمار نەکردووە بە پێی بەراچوونەی کە ئێمە کردومانە لە 11 2023 لە کۆتایی مانگی 11 2023 پێدانی نەوتیان بە عێراق پێدانی نەوتیان بە عێراق ڕاگرتووە کە ڕۆژانە نزیکەی 80,000 بەرمیل نەوت واتە لەو کاتە ئەو نۆتەش بە عێراق نادەن ئێستا دەوروبەری 300,000 بەرمیل ڕۆژانە بەتەنکەر دەفرۆشرێت کە داهاتەکەی زیاتر لە 460 میلیارد دینار ئەگەر واشی دابنین نیوەی بۆ حکوومەت بێت زیاتر لە 200 میلیاری بۆ حکوومەتە بەڵام نازانرێت ئەو داهاتە چی لێ دەکرێت واتە ئێستا دەسەڵاتدارانی هەرێم هەموو تەرکیزیان لەسەر پارەکەی بەغدایە کە هەموو موچەیەک لە بەغداوە بێت و داهاتی ناوخۆش دیزە بە دەرخۆنە بکرێت. بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.